ساڵانە لە دەوری 300 بۆ 400 تن ئینتاجمانە بێت. بەشی زۆری لە ناوخۆی مە دەستمانەکەوێت لە ناوچەکانی گەرمیان بۆ نمونە لە ناوچەی هەڵەبجە هەر لە سنووری پێنجێن ئەتوانین دابینیکەین بەڵێ. ئێمە ساڵ یەکەم وەک تاقیکردنەوە خۆمان بەکارمانهێنا. الحەمدوللا نەتیجەکەی زۆر باش بوو. دوا بە دوایەوە کۆمەڵێک فەلاح هەر دەراوسی خۆمان بوون. داوای لێ کرد کە ڕێژەکەی بەرزکەینەوە یعنی بە شێوانێکی دابینکەین. ئێمە شەخسان بە ینی فراوانکردنی شەکە ڕێژەیەکمان زیاد کرد و الحەمدوللا ئێستا ئەوەی کە بەکارهێناوە بۆ نمونە پارپێرار تەڵەبی زیاترە ینی لە چاو پارۆپێرار زۆر زیاترە ینی خستنە ڕووی کەمترە. ئەگەر فەلاح بێ شتێکی ئۆرگانیک شتێکی سەحی بەرهەم بێنێت من داوای لێ دەکەم کە ئەم ماوەدە بەکاربێنن لەبەرەوەی ئێمە ئەتوان بە جورئەت بڵێم کە ئەم ماوەدەی کە بەکارهێنا هەر فەلاحێک بەروبوومەکەی لە سەدا 90 بۆ 95 ئۆرگانیە ئەتوانین لە مختبەریش تێستی و بەرهەمانە بکرێت کرد بۆ نمونە لەم ماوەدە کەڵکیلۆ گرتووە سوادی لێ کردووە. لە ڕووی نرخەوە ئەوەی ئەمە نرخێکی زۆر گونجاوی هەیە ینی هەموو فەلاحێک دەتوانێت دابینیکە. کیمیایەکانی کە لە دەروی وڵات بۆمان هاوردەیەکەین هاوردەکرێن لە ڕووی نرخەوە زۆر بەرزترن لە نرخی ئەم ماوەدەی کە ئێمە بەرهەمهێنین و لە ڕووی ئینتاج بۆ نمونە بەکارهێنانیشی فەلاح بۆ نمونە ئەگەر ئەم ماوەدەی ئێمە بەکاربێنێت لە یەک کاتە دوویشی بۆکە ئارزەکەی بۆ بەپی دەکاتەوە بە پێویستی ڕۆکەش خۆراک ئەگەێنێ بە ڕۆکەکەی. پێکاتانەیە مەسەرەتا پیسایی گامێشە و هەروەها ڕکنەی مریشکە هەروە بێتەوە پشقلی حیوانە وردەیە یانین تێکەڵاویانەکەین ئەم پێکاتانە هەروەها ئێمە کۆمەڵێک موادی خۆمان وەک گۆگرت کالسیۆم پۆتاسیۆم مەگنەسیۆم کۆمەڵێک موادی خۆمانە پێکاتی لێ بەرهەمهێنین ئەم پەینە لێرا دایێنین ئەیخەوێنین ئەمە هەر ئاوا بە هاکەزایی ئەم شتە دروست نابێت لێرا مەسەلەن بێنی کەسێک بیۆ دروست بکات بێت خێرا ئەم موادە بێنێ و بیکاتە ئەم دەستگا و معمەلێن پێکاتی لێ دروست بکات ئێمە ساڵانە هەیە ساڵێک تا 2 ساڵی پێچێت ئەیخەوێن ئێمە تەڕی ئەەکەینە موادە لەژێر لایلۆنا هەڵی ئەگرین ئەیخەوێن ئەیترشێنین تا پلەی گەرمایەچێت بۆ 70 تا 80 جام ئەم موادێنی ئێمە لێرا ئەو پێداویستانەی کە پێویستیەتی ئێمە لات تێکەڵاوی ئەەکەین و ئامادەیەکەین و ئەیکەین بەم موادێک حساب پێشکەشی بە برافەلاحەکانەکەی هەوڵ بجار پێشوازیان لێ نەکرد بۆیان دەرنەکەوت بوو کە ئەمە چییە بەڵام فەلاح هەیە 20 فەردەی بردووە ئەم ساڵەکە 600 فەردەی بردووە هەیە 600 بردووە ئێستا ساڵ 1000 بردووە تێگەی هەر مانگی 4 مانگی 3 هاتووە موادەکەی بۆ خۆی بردووە تێگەی ئەڵێ ئەوەی کە من ئەیزانم چییە کەس ئەوەی کە بەکارهێناوە نایزانێت بەڵام کە بەکارهێناوە ساڵی پێشووی ساڵەکە هەر زوو هاتوو موادی خۆی بردووە و بۆی مشکلی بۆ دروست نەبێت. ئەم پەینە ئەندامیە شتێکی سروشتیە هەم لە ڕووی تەندروستیەوە لە ڕوو بەروبوومەکانەوە بەروبووم و ئینتاجێکی باش و پێدات لە ڕووی سەمادەکانی ترۆکەیەت بەکارێنیت ئەمە هەم بۆ ئەرزەکان بۆ زەمینەکان پیتێکی تایبەتی هەیە بۆ چەند ساڵێک ئەمێنێتەوە سوودی هەیە بۆ زەویەکان و لە ڕووی بەرهەمیژۆ بەرهەمی لەگەڵ موادەکانی ترا کە بەکاری هێنی جیاوازی هەیە لە ڕێژەی ئینتاجەکەی جیاوازترە لە ڕووی گەشە و بەروبووم و گەشەکردنی ڕستەکان و شتێکی تایبەتە ڕەنگە بڵێم لە ڕووی ڕەنگەکانی و ڕەنگ و تام و چێژەکانی ئەمە شتە سروشتیە قەدیمەکەی خۆمانە کە زوو بەکارە هات بەڵێ من خۆم 3 ساڵە بەکارێنم ئەوە نەبێ هیچ شتێکی ترم بەکار نێناوە.